سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 32. هاوینی 2014 بیستم کە لە میوانیەکدا لە ستۆکۆڵم کەسێک باسی بەیانی کردووە. کەوتمە هەوڵ و زانیم کەیە. لەگەڵ ئەو کەسە زەمانێک هاوڕێی حیزبی بووین. پەیوەندیمان لەگەڵ یەکتر هەبوو، باوەڕم نەدەکرد ئاگاداری وەزعی بەیان بێت و بە من نەڵێت. تەلەفۆنم بۆ کرد و داوام لێکرد بیبینم. هێندێک باسی بەیانم بۆ کرد و کوتم زۆر بێخەبەرم لێ و ئێجگار نیگەرانم. گلەیم لێ کرد کە چۆنە باسی بەیان لەملاو ئەولا دەکەی، بەڵام بە من کە دایکی ئەوم هیچ ناڵێ. پرسییم خەبەری بەیانت لەو میوانیا چۆن باس کردووە. لە پێشدا حاشای کرد کە ئەو شتی وای کوتبێت، پاشان کوتی کە ئەو خۆی ئەندامی هەمان ڕێکخراوەیە کە بەیان لەوێ بووە و ئێستاژ هاوکاریان دەکا. ساڵی 2011 پرسیاری لێ دەکەن کە بە بڕوای ئەو بەیان کێشەی ناموسی هەیە. کوتی لە پێشدا حاڵی نەبووە کام بەیان، بەڵام دوای ئەوەی کە ناوی کە سوکاریان پێکوتووە تێگەیشتووە کە مەبەستیان کەیە کوتبووی من دەیان ناسم و باوەڕم بەوە نییە. کوتی بۆ زانیاری ئەوان کورتەیەک لە بەسەرهاتی بنەماڵی ئێوەم گێڕاوەتەوە. هەر لەوێ داوام کرد کە بەرپرسانی ڕێکخراوەکە ببینم. ڕۆژی 22 حوتی 2014 لەگەڵ دوو کەس لە بەرپرسان و هەروەها بە بەشداری ئەو کەسە کۆبووینەوە. کۆبوونەوەکە زیاتر لە 2 ساعتی خایاند. بەیان لە ساڵی 2009 تا 2012 لەلای ئەوان بووە. دایانکوت ئەو کات کە حاڵی باش بوو، ئێجگار ژیر و ئاقڵ بوو، کاتێک حاڵی خراپ دەبوو کەسی نەدەدواند و خۆی لە هەموو کەسێک دەشاردەوە. پرسییم ئێوە چۆن لەگەڵ گرفتی بەیان هەڵس و کەوتان کرد؟ کوتیان کاری زۆرمان بۆ کردووە. بەرپرسەکە کوتی بەیان لاسار بوو، بە هەر جۆرێک بوایە قسەی خۆی دەسەلمەند. کوتی جارێک پێکەوە چووینە سەفەرێک بۆ ئیتالیا کە بەرپرسەکان لەو سەفەرە ڕازی بوون و کورتە فیلمێکی سەفەرەکەش لەگەڵ بەیان هەرماوە. کوتیان ژنێک لای ئەوان کار دەکا کە بەیان زۆری خۆش دەویست و MP3یەکی پڕ لە گۆرانی خۆشی داوە بەو ژنە و پێی کوتووە ئەوانە ئەو گۆرانیانن کە دایکم پێی خۆشە. کوتیان تاماوەیەک پێش ئێستا بەیان پەیوەندی لەگەڵ ئەو ژنە بووە، بەڵام ئێستا نەیماوە. هەروەها کوتیان بەیان خۆی بڕیاری داوە لە لای ئەوان نەمێنێتەوە و بچێتە لای ڕێکخراوەیەکی تر بە ناوی ڕێکخراوی پارێزگاری لە ژنانی جەوان. بەرپرسی ئەو ڕێکخراوە تازەیە پێشتر لەگەڵ ڕێکخراوەکەی ئەمان کاری دەکرد، بەڵام کێشە کەوتووەتە نێوانیان و ئەو ژنە چووە ئەو ڕێکخراوە تازەیەی دروست کردووە. لە ماوەی ئەو چەند ساڵەدا کە بەیان ماڵی بەجێهێشت بوو، ئەوەی کە بایەخی پێنەدرا بوو نەخۆشیەکەی بوو. کاتێکیش زانیان نەخۆشە، وەکو تۆپی پێ هەموو جارێک لەلایەکەوە بۆ لایەکی تریان ناردووە. گوێیان نەداوەتە ئەوەی کە ئەو مرۆڤان نەخۆشە و پێویستی بە یارمەتی پزیشکی هەیە. لەوێ زیاتر بۆم دەرکەوت کە زامی من و بەیان لەوە قوڵترە. بە هەر سێکیانم کوت سەبارەت بە بەیان زۆر کەم تەرخەمیان کردووە. بەپێی هێندێک لەو بەڵگەنامانەی دوای بەیان بەجێماوە لە یەکێک لە دانیشتنەکانی سۆسیال لە شاری ئۆپسالا قسە و باس کراوە و یەکێک لە بەرپرسان کوتوویەتی بە بڕوای ئەو ئەم حاڵەتە کێشەی ناموسی نییە و ئەم کەسە نەخۆشە. بەداخەوە بۆچوونی ئەم خانمە مەسئولە نەیتوانی ببێتە بڕیار و لە ئاکامدا بەیان ناردرا بۆ شوێنێک کە بە ئاشکرا کوتبوویان ئەوان ئیمکاناتیان بۆ نەخۆشیوان نییە. لە مانگی مەیی 2014 بەولاوە ئیتر هیچ خەبەرێکم لە بەیان نەبوو، نەمدەزانی چۆنە لەکوێیە و ژیان و گوزەرانی لە چه وەزعێکدایە. زۆر فکر و خەیاڵم هەبوو، زۆرتر بەیانم لە حاڵ و وەزعی خراپ و نەخۆشیدا دەهاتە بەرچاو. هەرکام لە خزمان و دۆستانم خەبەری بەیانیان دەپرسی هەر یەک جوابم هەبوو. بە ناومێدیەوە دەمکوت من ئیتر بەیان نابینمەوە. لەمێژ بوو ئەو هەستم بۆ پەیدا ببوو کە تازە ئیتر بەو ئاواتەم ناگەم کە جارێکی تر بتوانم بەیان لە ئامێز بگرم.
جارجار تێدە فکریم بڵێ حاڵی باش بێت و ژیانێکی بۆ خۆی دروست کردبێ، هاوژین و منداڵی هەبێ. دەروون ناسێ کوتی ئەگەر منداڵی ببێت ناتوانن منداڵەکە لە تۆ بشارنەوە و تۆ ئیجازەت هەیە بیبینی. بە سەدان سەعات بیر و خەیاڵی ئەو دیدارە و ئەو منداڵە بە مێشکمدا دەهاتن و دەچوون. ماوەیەک هەموو حەوت و یەک دەچوومە ستۆکۆڵم بۆ لای ژنێکی دەروونناسی ئێرانی بەو هیوایە کە بەڵگەیەکی پزیشکیم بداتێ تا بتوانم بەو شێوەیە خەبەرێک لە بەیان وەدەست بێنم، بەڵام ئەو پێی باش نەبوو. ڕۆژی 27 حەوتی 2015 لەسەر کارەکەم لە پیلکانەوە کەوتمە خوار و پایڕاستم شکا. زۆرێک لە خزمان و دۆستان زەحمەتیان کێشا و هاتنە سەردانم و زۆربەیان پێیان سیر بوودان پرسی خۆی ئێستا وەرزی بەفروسە هۆڵبەندان نییە بۆ کەوتی. خۆم دەمزانی بۆ کەوتم. بیر و خەیاڵم زۆرە و هێندێک جار بیرم لە جێی خۆی نییە. ئەوەش بەگیر و گرفتەکانم زیاد بوو. پێڕاگەیشتنی پزیشکیم بەهۆی هەڵەی دکتۆرەکان خراپ چووە پێش. چەند مانگ دوای کەوتنەکەم دەرکەوت کە لە 2 جێگاوە لاقم شکاوە. لە مانگی نوامبردا نەشتەرگەریم بۆ کراو لە گەچیان گرت. ماوەیەکی زۆر بۆ هەموو کارێک پێویستیم بە یارمەتی بوو. هەر لەم ماوەیەدا بوو کە لەگەڵ کاک ئەحمەد پەیوەندیمان لەگەڵ ڕێکخراوی میسینگ پیپل واتە خەڵکی ونبوو گرت. ئەوانیش هیچیان نەکرد. ماوەیەک بوو قسەی ئەوە دەبیسترا کە ژمارەیەکی زۆر لە لاوان لە سوێدەوە بۆ بەشداری لە بزوتنەوەی گەلی کورددا ڕوویان کردووەتە ڕۆژاوای کوردستان. بەم بۆنەوە پەیوەندیم بە پۆلیسەوە کرد کە ئایا ئەوان ئاگادارن بەیان چوو بێت بۆ ڕۆژاوە یان نا. جوابێکم دەست نەکەوت. خەبەری مەرگی بەیان. هەموو ساڵێک چەند مانگ پێش دەستپێکی خەرمانان بیرهێنانەوەی ڕووداوەکانی خەرمانان هەموو مێشکم داگیر دەکا. چ مانگێکی سەخت و دژوارە خەرمانان. ئەم مانگە وەختی کولانەوەی برینەکانە. دوای ڕۆیشتنی بەیان ئازاری خەرمانان 100 قات زیادی کرد. بە تایبەت ئەم ساڵ زیاتر لە هەمیشە هەموو ڕۆژەکان بیر و هۆشم هەر لە لای بەیان بوو. ساڵانی پێشوو لە ڕۆژی لەدایکبوونیدا دیاری و کارتی پیرۆزبایم بۆ دەنارد. ئەم ساڵ واتە 2016 نەمبێرە. دەڵێن ناردنی هەر شتێک ئەم ڕەوتە درێژتر دەکاتەوە. ئارەزوم دەکرد ئەم تەلیسمە بە زوویی بشکێت و بە گەڕانەوەی بەیان شاد ببمەوە. 2 شەو پێش نۆی خەرمانان ڕۆژی لەدایکبوونی خەوم پێوەدی کە لە باوەشم گرتە بوو. ئەو ڕۆژە باوەشەکەیم هەست پێ دەکرد. ڕۆژی نۆی خەرمانان ئارامم نەبوو. زۆر دڵتەنگ بووم و بیرم لەوە دەکردەوە بڵێ ئەمڕۆ کێ بە چەپکە گوڵێک چای و قاوەیەک بەیان خۆشحاڵ بکات و بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونیەوە پیرۆزبایی لێ بکات. لە دڵەوە خۆزگەم بەو کەسە دەخواست. ئەو ڕۆژە یەکێک لە ئامۆزاکانم و هاوڕێیەک هاتن بۆ سەردانم و ماوەیەک لام دانیشتن و پێم خۆش نەبوو کە ڕۆیشتنەوە. ئێوارێ بوو کە لە دەرگایاندا. بەلا قەشکاوەکەمەوە بە سەختی چوومە پشت دەرگاکە و پرسییم کێیە؟ بە سوێدی کوتی پۆلیسم. وشەی پۆلیس دایچڵەکاندم. تەواو دەستپاچە بووم و پرسییم پۆلیس؟ کوتی بەڵێ کارم بە تۆیە. دەست بەجێ بێژەتی پورزام چوونی پۆلیس بۆ لای و هەواڵی مەرگی ئارێزی کوڕیم هاتەوە بەرچاو. قیژاندم پۆلیس هات. دەنگم بە هیچ کوێیەک نەدەگەیشت. دەرگام بە سەختی کردەوە. 2 پۆلیس بوون. بەدیتنیان هاوارم کرد 8 ساڵە کچەکەمم نەدیوە. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونیەتی نەڵێن کارە ساتێکی تر ڕووی داوە. هیچ شتێکی وا بە من نەڵێن. یەکیان کوتی بەداخەوە کچەکەتیان بە مردووی لە ماڵەکەی خۆی دۆزیوەتەوە. هاوارم کرد چۆن؟
بۆ چ ڕووی داوە؟ کوتی پۆلیسی ستۆکۆڵم جارێ هەرەوەندەی بە ئێمە ڕاگەیاندووە. خاوەن ماڵەکەی بەیان ئەو ڕووداوەی بە پۆلیس ڕاگەیاندووە. کوتم ئادرسم بدەنێ یان خۆتان بمبن بۆ لای. کوتیان لە پزیشکی قانونیە بەڵام ئێستا درەنگە و ئەوێ داخراوە. شۆکە ببووم. چۆن شتی وا ڕووی داوە؟ چی بەسەر هاتووە؟ بەیان بەرهەمی ژیانمە، ژیانی پڕ پەژارە و ڕەنجم. بەیان ساڵی 2002 تووشی نەخۆشی بوو، ئەوە 14 ساڵە بە ڕەنج و ئازارەکانیەوە ئێش دەکێشم. ئێستا پاش 8 ساڵ دووری هەر چاوەڕوانم، چاوەڕوانی دیداری. ئێستا ئەوە هاتوون و دەڵێن بەیان نەماوە؟ خۆم لە بیرم نییە، بەڵام فایزەی خوشکم دەڵێ ئەو کات من نەمهێشتووە خەبەری مردنی بدەم بە کەس و کار و کتومە دادەگیان کێ دڵی دێ بڵێت بەیان نەماوە. لەو شۆک و سەرگەردانیەدا بانگی دوودایکم کرد کە هەردووکیان جگەرگۆشەی تاقانەیان لەدەستدا بوو، چنوور و بێجەت. فایزە براکان و نزیکانی تری ئاگادار کردبوو، خێرا هەمووان هاتن. ڕۆژی دواتر بۆ دیداری بەیان هەمومان ویستمان بچینە نەخۆشخانەی سۆڵنا. ڕەزا بەردەوام لە پەیوەندی لەگەڵ پۆلیسدا بوو. پۆلیسی بەرپرس کوتبووی ئیجازە نادەن چاوتان بە مەیتی بەیان بکەوێت. پۆلیسەکە ژنێکی زۆر لاسار بوو، چەند جار قسەیان لەگەڵ کردبوو. خۆشم قسەم لەگەڵی کرد و پێم کوت ئەوە یەکەم جار نییە جەنازە دەبینم، من جەنازەی چەند ئازیزم دیوە و هەمویانم بۆ ژمرد. ئەویش کوتی هەتا بەدەست ئێمە بێت ئیجازە نادەن بیبینن. چوینە ماڵی حشمەت، لەوێوە دیسان لەگەڵ پۆلیسەکە قسەمان کرد. کوتی دەتوانن لای پۆلیس کلیلی ماڵەکەی بەیان وەرگرن و بڕۆن بۆ ئەوێ. کلیل وەرگیرا و چوینە ماڵەکەی بەیان لە منتەقەی ناککا لە ستۆکۆڵم. ماڵەکەی بەشێک بوو لە ویلایەک، ژوورێکی خەو و دیوێکی دانیشتن کە ئاشپەسخانەی لەسەر بوو لەگەڵ توالێت و حەمامێک. ماڵەکەی پاک و خاوێن بوو، هەموو شتەکانی هەڕێک و پێک بوون. زیاتر لە بوتێکێکی ڕازاوە دەچوو. هەموو شتە شەخسیەکانی ئەومان لەگەڵ خۆمان هێناوە. هیچ شتێکی خواردەمەنی لێ نەبوو، یەخچاڵ و فریزەرەکەی خاڵی بوون. بەیان ئەو ماڵەی بە مۆبل و شتەکانیەوە بەکرێگرت بوو. بڵاوبوونەوەی هەواڵی ئەو کارە ساتە دڵتەزێنا بووە هۆی غەم و پەژارە و نیگەرانی خزمان، نزیکان و دۆستانمان. بەردەوام تەلەفۆن دەکرا بۆ هەمومان. دوای ئەوەی کە هەواڵەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو بووەوە، زۆرێک لە دۆستان و نزیکانمان بۆ هاو دەردی و بەشداری لەو غەمە گەورەیە هاتنە ماڵی حشمەت. ئەو دوو خانمەی وا بەیان ماوەیەک لایەن مابووەوە، واتە ئافاق و خوشکەکەی هاتنە ماڵی حشمەت. لەناو ئەو غەمە قورسەدا و لەو کاتە زۆر دژوارەدا کە هەمومان دڵمان دەکوڵا، ڕێگ لەو کاتەدا ئەو دوو خانمە کەوتنە گێڕانەوەی هێندێک شتی بەیان و باسێکی نابەجێیان دەست پێ کرد. کەسێک داوای بڕانەوەی باسەکەی کرد و کوتی ئێستا کوا وەختی ئەم جۆرە باسانەیە. ئێوارەی ئەو ڕۆژە هاتینەوە ئوپسالا. لە نزیک ماڵی خۆمان منداڵەکانی پورە ئایشێمان زۆر دڵسۆزانە زەحمەتیان کێشا بوو، ساڵۆنێکیان گرتبوو. سەدان کەس بە چاوی پڕ لە فرمێسک و بەدەم گریانەوە دەهاتن و هاوغەمی خۆیان لەگەڵ ئێمە دەربڕی. زۆرێک لە خزمان، دۆستان و هاوڕێیانمان ئەو ماوەیە زەحمەتی زۆریان کێشا و خزمەتی میوانەکانیان کرد. بۆ دیداری ئاخر و چاوپێکەوتن بە جەنازەکەی بەیان، پۆلیسە لاسارەکە هەر ڕازی نەدەبوو. دەیکوت دەتوانی چاو لە وێنەی گەواهی نامەکەی بکەی با هەر ئەو ڕوخسارەیەت لەبەرچاو بێ. دەمهەویست بە هەر جۆرێک بوو بێت وەک چاوپێکەوتنی ئاخر بیبینم. بناردنی خەڵک فشاریان بۆ هێنام کە دەست هەڵگرم. کەس نەی دەتوانی لێم حاڵی بێت کە منی دایک 8 ساڵی ڕەبەق بوو بەیانم نەدی بوو، چۆن دەینێژن و ناهێڵن بیبینم. ڕۆژێک پێشناشتنی ڕەزا بانگی کردمە ژوورێک. دەیزانی ڕێزم بۆ چنوور و بێهجەت هەیە، ئەوانیشی لەگەڵ خۆی هێنا بوو، دەیان هەویست ڕازیم بکەن کە دەست هەڵگرم. کاتێک ئەوەیان پێکوتم حاڵم خراپ بوو، تووشی بێحاڵی بووم. 9 ڕۆژی خایاند هەتا کاروباری پزیشکی قانونی تەواو بوو، ئیجازەی ناشتنی درا. ئوپسالا چەند قەبرستانی هەیە. پێم خۆش بوو لەو قەبرستانە بنێژرێت کە مەنزڵی کۆتایی زۆرێک مرۆڤی باش و بەناوبانگی سوئێدی و وڵاتەکانی ترە.
سەرنجام دوای 8 ساڵ دووری و خوێنی دڵخواردن ڕۆژی 18 خەرمانان لە کاتی ناشتنیدا بۆ ماوەیەکی کورت بەیانم بە مردووی دی. دوای ئەو هەموو دووریە هەمیشە بیرم لەوە دەکردەوە کە ئەگەر بەیان ببینم چ شتێک جوانترین دیارە بیدەمێ. زۆر شتی جوانم بۆ کڕی بوو، بەڵام ئیتر هیچ کام لەوانە بۆ ئەم ئاخرین دیدارە نەدەبوون. تەنیا شتێکی پێم گونجاو بوو وەک ئاخرین دیاری بیدەمێ خاکی کەڵکۆی باوکی و براکانم بوو کە دامێ. ڕێوڕسمێکی ڕێکوپێک و شیاوی بەیان بەڕێوە چوو. ژمارەیەکی زۆر لە ئازیزان و دڵسۆزان لە سوئێد، ئاڵمان، ئینگلیس، دانمارک، نۆروێژ، فینلاند و کوردستان بە سۆزەوە بەشداری ڕێوڕسمەکەیان کرد. زۆرێک لە خزمان، هاوڕێیان و دۆستان بۆ بەڕێوەچوونی ئەو مەراسمە وەک ئەرکی ئامادەکردنی ساڵۆن، دابینکردنی خواردنی نیوەڕۆ و خزمەتگوزاری میوانەکان زۆر ماندوو بوون و زەحمەتی زۆریان کێشا. زۆرێک لە هونەرمەندان، شاعران، وتاربێژانی کورد بە خوێندنەوەی وتار، شێعر، سرود، پەخشان، پەیام و پێشکەشکردنی مۆسیقا هەستی جوانی خۆیانیان بۆ مەرگی ناوادە و دڵتەزێنی بەیان دەربڕی. ئەو کۆستە کت و پڕ و جەرگ بڕا ڕووداوێکی گەلێک ڕووخێنەر بوو. بەیان کچە تاقانەکەی من و دکتۆر جعفەر لە ماوەی ئەو 14 ساڵ نەخۆشیەیدا هەر کاممان بە جۆرێک دەرد و ڕەنجمان کێشا بوو. بەیان نەخۆش بوو، 8 ساڵ لێم ون بوو، بە زیندوی نەگەڕاوە و کۆچی دوایی کرد. ئەو کارە ساتە دڵتەزێنە پرسیار گەلێکی زۆری بۆ هەموو کەس پێشێنا بوو. پرسیار دەکرا کە چۆن و بۆچی ئەم تراژێدیە ڕوویداوە. خەڵک هەبوون کە خۆیان پێڕانە دەگیرا و پرسیاریان دەکرد. بێگومان کەس لە خۆم باشتر ناتوانێ جوابی ئەم پرسیارە بداتەوە. بە یارمەتی ڕەزا، حشمەت و ئەحمەدی ئەسکەندەری بڕیارمدا ژیانی بەیان باس بکەم. 33 ساڵ ڕەنج و زەحمەتی پێگەیاندنی، 14 ساڵ هەوڵدانی بێوچان بۆ چارەسەرکردنی دەردە بێدەرمانەکەی، 8 ساڵ ونبوون، چاوەڕوانی هەموو ڕۆژە و هەمیشەیی بۆ گەڕانەوەی و سەرنجام دۆزینەوەی ئەم تاقانەیە بە مردووی. بەڕاستی چ دەتوانێت لەوە جەرگ بڕتر بێت بۆ منی دایک؟ ئەو هەموو چاوەڕوانیە لە گۆڕستان بە یەکجاری کۆتایی پێهاتوو، لە بەرچاوی دایکی خرایە ناو قەبرەوە. دوای ناشتنی بەیان ژیان و بەسەرهاتەکەیم بە وردی بۆ بەشداربووان گێڕاوە. هەموو خەڵکەکە لە بێدەنگیەکی زۆر چڕ و پڕدا لە ماوەی نزیک سەعات و نیوێکدا بە لە سەرخۆیی گوێیاندایە ئەم ژیانە پڕمەینەت و دژوارە. دوای تەواوبوونی ڕێوڕسمەکە هاوڕێیەکی بەشدار وەک پێزانین کوتی خەیاڵی هەموانت ئاسوودە کرد و وەڵامی هەموو پرسیارەکانت داوە. نامەکان لە پاشکۆدان. تراژێدی مەرگی بەیان. لە ماڵەکەی بەیاندا بەشێکی زۆری بەڵگە و پەروەندەی پزیشکی و ئیداری ئەوی لێبوو. بە خوێندنەوەی ئەو دێکۆمنتانە دەرکەوت کە لەو 8 ساڵەدا بێجگە لە نەخۆشی و گرفتی خۆی زۆر ئازاری لەدەست ئەو ئیدارە و ڕێکخراوانە چەشتووە. هەوڵێکی زۆریشی داوە بۆ ئەوەی یارمەتی وەربگرێت، کەچی ئەوەندەی ئەو پێویستی بووە یارمەتیان نەکردووە. ئەم لاو ئەولایان زۆر پێکردووە و ویستویانە لە کۆڵ خۆیانی بکەنەوە. سەرەڕای نەخۆشیەکەی هەوڵی پەیداکردنی ماڵیان خستووەتە ئەستۆی خۆی. لە نامەکانیدا بۆ ئیدارەی سۆسیال لە ستۆکۆڵم بەیان لە چەند شوێندا باسی کردووە کە بە تەنیا ناتوانێت بژی و سکاڵای لە وەزعی خۆی کردووە و لە زۆر جێگای تردا دووپاتی کردووەتەوە کە حاڵم خراپە و پێویستیم بە شوێنێکە کە بە شەو و بە ڕۆژ کارمەندی لێبێت. یارمەتی نەدانی سۆسیال بۆ پەیداکردنی ماڵ بەیانی ناچار کردووە کە خۆی ئەو کارە بکات و بە زەحمەتی زۆر لە ڕێگای سایتێکەوە ماڵێکی دیوەتەوە و نزیک بە 2 ساڵ تێیدا ژیاوە. چەند ڕۆژ دوای ناشتنی بەیان چاومان بە خاوەن ماڵەکەی کەوت.
ئەو پاییزی 2014 چوبووە ئەوێ و هەمیشە و لە کاتی خۆیدا کرێخانوەکەی ناردبوو. خاوەن ماڵەکە دەڵێ بەیان کرێخانۆی مانگی ئاگۆستی نەناردبوو. لەگەڵ باوکم قسەم کرد و باوکم کوتی پەلەی لێ مەکە، گەنجە و ڕەنگە تووشی گیر و گرفت بوو بێت و پارەی نەبێت بۆیە نەیناردووە. ئاخر ڕۆژی مانگ واتە 31 ئاگۆست نۆی خەرمانان خاوەن ماڵەکە بۆ خۆی دەچێت بزانێت کە بەیان بۆچی کرێماڵەکەی نەناردووە. چەند جار لە دەرگا دەدا، دەرگا ناکاتەوە. دەڕوانێتە پەنجەرەی ژووری خەوەکەی بەیان دەبینێ بە ڕاکشاوی و ئیتر زوو تەلەفۆن دەکا بۆ 112 و ئەوان پێی دەڵێن لەوانەیە پێویستی بە یارمەتی هەبێت. دەڵێن ڕامەوەستە و زوو بڕۆ ژوورێ. لە جوابدا دەڵێت دەرگاکە ناکرێتەوە و لە ژوورەوە دایخستووە. پێی دەڵێن شوشەی پەنجەرەکە بشکێنە. خاوەن ماڵ وا دەکا و دەچێتە ژوورێ. بە 112 خەبەر دەدا کە پەیکەری بەیان بێگیانە. کەمێک دواتر پۆلیسیش دێن و ئیتر جەنازەکەی دەبەنە نەخۆشخانەی سۆلنا. ڕۆژەکانی دوای ناشتنی بەیان بە یارمەتی ڕەزا و حیشمەت دەستمان کرد بە کۆکردنەوەی بەڵگەنامەکان. نامەمان نووسی بۆ پۆلیس و بۆ نەخۆشخانەکانی ئۆپسالا و ستۆکۆلم کە بەیان پەیوەندی لەگەڵیان هەبووە و هەروەها بۆ ڕێکخراوەکانی ژنان کە لایەن بووە و بۆ ئەو ساحبکارانەی وا بەیان لای ئەوان کاری کردووە. داوای هەموو شتێکمان کرد کە پەیوەندی بە بەیانەوە هەبوو. پۆلیسی ستۆکۆلم لە جوابدا کوتیان بەڵگەنامەکان نادەن. حیشمەت پارێزەری گرت و لەو ڕێگایەوە توانیمان هەمویان وەرگرینەوە. سۆسیالی ئۆپسالاش بەشێک لە پەروەندەکانی نەداینێ کە خستمانە دادگاوە. کێشەکە کەوتە دادگای باڵا کە ئەوان بە قازانجی سۆسیال حکمیاندا. بۆچی بەیان نەخۆش کەوت؟ هەموو کەسێک چ دایک و چ باو کە بۆ یەکەم جار منداڵیان دەبێ سەرەتا بێ ئەزمونن. منیش وەک یەکێک لەوانە لە بارودۆخێکی زۆر نائاساییدا بوومە دایک. سەختیەکانی من و بەیان هەر لە ڕۆژی لە دایکبوونیەوە دەستی پێکرد. هەرگیز ژیانی ئاساییمان نەبینی. زۆر جار شوێنی کار و ژیانمان دەکەوتە ژێر تۆپ و خومپارە باران و ناچار دەبووین لە جێیەکەوە بۆ جێیەکی تر کۆچ بکەین. دوای ماوەیەکی درێژ ژیان لەوەها بارودۆخێکی نالەباردا پەنابەری و کۆچکردن بۆ وڵاتێکی هێمن بێگومان دەتوانێت دەرەتانێکی زۆر باش بێ بۆ دەستپێکردنەوە و دروستکردنی ژیانێکی نوێ. جیاوازیەکان لە نێوان وڵاتی خۆمان و ئەم وڵاتە تازەیە زۆرن و خۆڕێکخستن لەگەڵ کۆمەلگای تازە زۆر جار بۆ زۆرێک لە پەنابەران سەختە و زەمانێکی زۆر دەخایەنێت. لە گەورەکردن و بارهێنانی بەیاندا بێگومان کەم و کوڕی هەبووە، بەڵام بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم ئەوەی لە دەستی من دەهات و لە تواناییمدا بووە و بە ئەقڵم دەگەیشت کردومە. بۆ دروست بە ئەنجام گەیاندنی ئەو ئەرکە ئەوەندەی پێم دەکرا لەگەڵ دەوروبەر و کەسانی کارزان و پسپۆر ڕاوێژم دەکرد. ئاشکرایە کە هیچ کەس بە قەدخۆم ناتوانێت منداڵەکەمی خۆش بوێت و دڵسۆزی بێت. شکم لەوەدا نییە کە ئەگەر باوکی بەیان لە ژیاندا مابایێ بەسەرهات و ڕەوتی ژیانمان جۆرێکی تر دەبوو. هاوکات پێویستە ئاماژە بکرێت بەو ڕاستیە کە کەم نەبوون ئەو منداڵانەی وا لەگەڵ دایک و باوک گەورە ببوون، بەڵام بەو حاڵەشەوە تووشی گرفت و کارەساتی لەو چەشنە بوون. لێرەدا بەباشی دەزانم ئەزمونەکانی خۆم باس بکەم. بەیان زۆر ئاقڵ، وریا، وردبین و بیرتیژ بوو. تایبەتمەندیەکانی ئەوەندە زۆرن کە لە ئەژمار نایەن. بە قەولی مەولەوی کام وەسفت خەیاڵ کام شێوەت یاد کەم، پەی کام خەسڵەتت داد و فەریاد کەم. زێدەڕەوی نییە ئەگەر بڵێم بەیان تەنیا تاقانەکەی من و باوکی نەبوو، بەڵکو لە تێگەیشتوویی و وریاییشدا هەر تاقانە بوو. پرسیارەکە ئەوەیەکە بەڕاستی بەبوونی ئەو هەموو تایبەتمەندیە باشانەوە چۆن بوو تووشی ئەم قەیران و نەخۆشیە بوو. ئێستاش هەر بە تەواوی حاڵی نیم کە چۆن ئەو کارە سات و ڕووداوە ناخۆشە توانی بقەومێت. نەخۆشیەکەی بەیان کاتێک سەری هەڵدا کە ئێمە وردە وردە لێرە لە کۆمەلگا تازەکەماندا خەریک بووین، جێگیر دەبووین. لە بیرمان نەچێکە ئێمە کۆڵێک زامی سەخت و ساڕێژ نەبوومان لەگەڵ خۆمان هێنابوو. چەند ساڵێک بەسەر ڕووداوە تاڵ و ناخۆشەکانی ژیانماندا تێپەڕی بوو.
بەیان گەورە ببوو خەریک بوو خوێندنی دوان ناوەندی تەواو دەکرد. خۆشم کارم دەکرد و وەزعی ماڵ و ژیانمان تا ڕادەیەک باش ببوو. کەوتبووینە سەر ژیانی ئاسایی وەک زۆربەی خەڵکی ئێرە بەڕێ دەچوین و ڕاهات بووین. بەڵام پرسیار ئەوەیە کە بەیان بۆچی نەخۆشکەوت و بۆچی ژیانی ئێمە ئەو ڕۆتەی گرتە بەر. لە ساڵەکانی دەستپێکی نەخۆشیەکەی نە من و نە کەسێکی تر جوابێکی دروست و کۆنکرێتمان نەبوو. ئەو 8 ساڵی وا بەیانم لێ دوور بوو پێم وابوو وەڵامی زۆرێک لە پرسیارەکانم لەلای ئەوە. بەردەوام چاوەڕوان و تامەزرۆی ئەو ڕۆژە بووم کە بە دیداری شاد ببمەوە. بەتایبەت کاتێک ئافاق گێڕایەوە کە بەیان پێی کوتووە دوای ئەوەی توانایی و هێزی پەیدا کرد ئەوسا پەیوەندی بە دایکیەوە دەگرێت، چاوەڕوانی و ئومێدم گەلێک زیادی کرد. دەڵێن چەند شت هۆکاری نەخۆشی ڕۆحیە لە مرۆڤدا: میراتی و ژێنێتیکی، ئاڵوگۆڕی هۆرمۆنی و جەستەیی، هەروەها شوێن و جێگا و چۆنیەتی ژیان و بەڕێچوون.